چەند ڕۆژێکە بازاری ئاسنگر و چاپخانەکان تەواو گەرم بووە. 28 لیست و قەوارە و کاندیدی سربەخۆی بەشدار لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زیاتر لە 30 میلیارد دیناریان بۆ بانگەشەی کاندید و لیستەکانیان خرج کردووە. بەشی زۆری ئەو بڕەپارێش کاندیدەکان لە چاپخانە و پێداویستەکانی پۆستەر و دانان و هەڵواسیندا خەرجی دەکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەر کاندیدێکی بڕی 10 ملیۆن دیناری تەرخان کردووە. بربژێرەکانی پارتی دموکراتی کوردستان بەر لە هەمووان دەستیان بە خۆ ئامادەکردن کرد چونکە حیزبەکەیان پێش هەموو لایەنەکانی دیکە بۆ هەڵبژاردن بڕیاری خۆی دابوو. هەر بربژێرێکی پارتی بۆ خۆناساندنیان بە خەڵک 10,000 دۆلاریان وەرگرتووە. خەرجەکانی من تەنها لە پۆستەر و فلێکس دەبی، هیچ زۆرە خەرجێکی ترمان ناوێت. تەسەوڕ دەکەم نزیکەی 10,000 دۆلار بتوانین لەو ڕێکلامی هەڵبژاردندا سەرف بکەین بۆ دروستکردنی پۆستەرەکە. یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستان 15 ملیۆن دیناری بۆ هەر بربژێرێکی خەرج کرد. بەڵام بۆ ئەم ساڵ بۆ هەر بربژێرێک بڕی 10 ملیۆن دیناری تەرخان کردووە. بزوتنەوەی گۆڕانیش لەم هەڵبژاردنەدا هەم شێوازی بانگەشەکەی گۆڕیوە هەم خەرجەکانیشی کەمتر کردوتەوە. بۆ بانگەشەی لیستی گۆڕان و خەرجی هەر سەد کاندیدەکەی 500 ملیۆن دیناریان تەرخان کردووە. گۆڕان بڕیاری داوە کەمترین ئاڵا و پۆستەر لە شەقامەکاندا هەڵبواسێت. گۆڕان بە کۆی پرۆسەکە بە هەموو پێداویستیەکانی تقریباً 500 ملیۆن دینار سەرفەکەین و بۆ خۆم پێم وایە ئەمە یەک لە سەرسێ یان نیوەی ساڵانی ڕابردۆ لە مەسەلەی بانگەشەوە پێشم وایە بودجەیەکی زۆر کەمە، چونکە ئەمە بۆکو پێم وتی بۆ ڕکلامە، بۆ پۆستەری کاندیدەکانە، بۆ پۆستەری لۆگۆی لیستەکەیە و زایدەن بۆ ئەو کۆمپانیانەیە کە ئیشی ڕکلامەکانمان بۆکەن و بۆ پێداویستی لۆجستی ناو مەکۆکان و بنکەی بانگەشەکان. بەرەی ئیسلاح کە یەکگرتوو و بزوتنەوەی ئیسلامی پێکیان هێناوە بارودۆخی داراییان نەیهێش دەستکراوە بن لە خەرجکردنی پارە بۆ خۆناساندنیان. بۆیە بڕیاریان وایە لە بڕی ئاڵاپۆشکردنی شەقامەکان کۆڵان بە کۆڵان لە دەرگای دەنگدەران بدەن. ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بودجەیەکی وازە بەلاحمان لە بەردەستدانیە وەکو حیزبەکانی تر و دەخلمان مەحدودە و سەرچاوەکانی داراییمان مەحدودە. لەبەرەوە بەڕاستی ئێمە زیاتر پشت بە خۆمان دەبەستین. ئێمە دەمانەوێت ئەو جارە بانگەشەیەکی هێمنانە، بانگەشەیەکی جوان، نمونەیەکی جوان دوور لە تەقلید پێشکەشی خەڵکی شاری هەولێر بکەین. قەیرانی دارایی و گۆڕینی شێوازی بانگەشەی حیزبەکان خەرجی بەشێک لە بربژێر و قەوارەکانیشی کەم کردوتەوە. پارتی بەراورد باڵبژاردننی ڕابردووی پەرلەمانی کوردستان 6 ملیۆن دینار کەمتری داوە بە کاندیدەکانی و یەکێتیش 5 ملیۆن دیناری کەم کردوتەوە. حیزبە ئیسلامیەکانیش خەرجیان کردووە بە نیوە و گۆڕان بودجێ هەڵبژاردننی پێشووی کردووە بە 3 بەش و بۆ ئەم جارەش 1 بەشیانی خەرج کردووە. بەشێک لە پارت و لایەنە سیاسەکان بە تەنیا گرفتاری ئەوە نین کە چۆن وا بکەن متمانەی خەڵک وەربگرنەوە، بەڵکو تەنگەشەی دارایی و هەژاری خەمی گەورەی هەندێکیانە کە ناتوانن وەکو جاران دەنگیان بگاتە سەرجەم کۆڵان و شەقامەکان. سیامەتکەریم ڕووداو، هەولێر.